قال تعالى لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين اقتلوا يوسف بكجن أو اطرحوه أرضا يخلو لكم وجه أبيكم يا فري بدنا شونيك يدور بۆ ئەوەی دەمچاوی باوکتان بێ بۆ لای ئێوەشەوە ئێوەشی خۆشگەرەک بێت اقتلوا يوسف جەریمەی قەتل شەیتان وای لێیان کرد شەیتان وای بۆیان ڕازانەوە کە بە کوشتنی یوسف نەجاتانە بێتە لێوە کوشتن حەمدی خوا بکەن مسڵمانان حەمدی خوا بکەن کەسێکە دەستی نەچووەتە خوێنی کەسێکە ئەو کەسانە حەمدی خوا بکەن کە زبانی نەچووە بە خوێنی کەسێکە کە چاوی نەچووە بە خوێنی کەسێکە کە ئیشارەتی نەداوە بە خوێنی کەسێکە حەمدی خوا بکەن سوژدەی شوکری گەرەکە بەڵام ئەوانەیشی کە ئەو تاوانەیان کردووە هاوار و واوەیلێ و ناڵە بۆ خۆیان زەلیلی لە دنیا و قیامەت بۆ ئەو کەسەی کەوا دەستی نەچێتە خوێن مسلمانێک بە ناحەق بیکوژێت قال تعالى ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما والعياذ بالله لناو تاوانا قوركان لدواء الشرك هيج تاوانك وكو تاواني قتل نهاتوا ألم آية دا كسي مسلماني بخشي بنا حق قسەیەکی ڕاستان بۆ باس کەم پیاوێکە بوو ئەختیار بوو قسەی بۆمانەکەن ڕۆژێکیان لەسەر ئیش وتی من شورتە بوومە وەختی خۆی زوو ڕیشی سپی بوو شورتە بوومە لە وەخت خۆیدا زوو ئەلێ ڕۆژێکیان چوومانە دێکەمان تەوە کرد و ئەو کاتە مەفرەزەهینی ئەو کاتە هەروە کابرایەکیان کرد و تۆهمەیەکیان بۆی کرد و بردیانە مەحکەمە لە مەحکەمەش حکمیان داوە سەراو بە کوشتن و وتی ئێمەیان نارد بچن چاڵی بۆ بکەن و ڕەمی بکەن و بیکەن ناو چاڵەکە وتی من خۆم قەبرەکەم هەڵەکەم ئەرە کاتێت زۆر تەعجوبمان بۆچی ئەم پیاوە قەت 2 سەعاتی نەبرد هەموو مەحکەمە وشتی ئەڵێ لەو کاتەیە بوون کە چاویانە بەسەوە ڕەمی بکەن چوومە دیاری وتم ئەرێ مامە بۆ خاتری خوا تۆ چیت کردو وەڵی معین ئەوەی من لێ تێبگەم هیچت نەکردو وتی مەکە لاقەم ڕۆڵە مەکە لاقە وتی بۆ بەس پێم بڵێ وتی داواکەم لە خوای گەورە ئەمە ببێتە کەفارەی گوناحم ڕۆژێکیان باوکم بڕنەوێکی بۆم کڕی بوو تازە فشکێکم لێ خوڕی ئەموت بینەمە چیەوە تاقی بکەمەوە شوانێکم بینی وتم بزان زەلامە کوژێ وتی لە خۆڕایی نان پێوە کوشت داواکەم لە خوای گەورە ئەمە کەفارەتەکەی بوو ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم وتي والله قولايم نهات قبرك قالتم جا قبرك نقول كل كشت ما نسمعنا ما هل يعني تهميك بكره جيبجي لدواي كم صاب ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما والعياذ بالله وبيغمبر فرمي صلى الله عليه وسلم لزوال الدنيا أهون على الله هم دنيا لنا وبشير زور آسانتر للاي خواهي قولوا مهربان من قتل رجل مسلم هم دنيا تيك بدرية ناو يكا ونمينيت لمشرق وبو مغرب كشتني مسلمان يقرانتر للاي خوا كشتني مسلمان فرمي بيغمبر صلى الله عليه وسلم لو أن أهل السماء وأهل الأرض اشتركوا في دم مؤمن لأكبهم الله في النار أجر أهل آسمان وأهل الزمين هميان اشتراك بكن وقصيان بكن يك هو إيمان دارك بكشن خواي پروردگار هر هميان كات جهنم وبدم شاو حمدي خواي جرك دست نسو بخوني كسا